بەلامێک ji peravên Lîbyayê derketiye ber bi Yûnanê heta xwe bigihînîna welatên Ewropî. Lê ew beleme niqom bûye hejmara têdane jî wan kes ew hejmara kesên canê xwe de ew hatine rizgarkirin jî her ajansek tiştekî dibêje. Amareke piştrastkirînîne lê me dixwazim ji piştî wan cav rojnamevan ji Esînayê bipirsim. Piştî wan gelek bi xêr hatiye Kurdistan 24. Bizanim hejmara dirist ya wan kesên divê belemê de bûye çend bûn? چند هاتنە ڕزگارکردن چەند بێسەر و شوێنن ئەم کاتتان باش بەڕاستی ئەو ترژدێکە ڕوویداوە لە دوێنێ بەرەبایانی ئەو یەختی کە لە وڵاتی لیبیا و لە بەندەری تۆبروک بەڕێکەوتووە واتە لە ڕۆژی هەینی دەتوانین لە نۆی ئەم مانگەوە بەڕێکەوتون بە نزیکەی وکو باس دەکرێت 500 تا 600 کۆچبەر چونکە سەرەتا باس دەکرێت کە 750 کۆچبەری تێدا بوو بەڵام لەبەری من قسەم کردو لەگەڵ بەرپرسانی وەزارەتی دەریانی یۆنان و هەروەها لەگەڵ بەشێک لە ڕزگاربووەکان دەڵێن نزیکەی 500 تا 600 کۆچبەر لە ناو ئەو یەختەدا بووە. زۆر گرنگە باس لەوە بکەین کە ئەو یەختە کە لە ڕۆژی هێنیەوە بەڕێکەوتووە لە بەندەری تۆبروکی لیبیاوە کە بەڕێکەوتون بەرە وڵاتی ئیتالیا هەر لە سەرەتاوە ئەو یەختە کێشەگرفتی هەبووە واتە دوای چەند کاتژمێرێک بەهۆی قورسایی ژمارەی کۆچبەرەکە کە زۆر بوو لە ناو ئەو یەختەدا یەختەکە 25 تا 30 مەتر بووە نەی دەتوانی کە بڵین بەردەوام بێ بۆ چەندین کاتژمێری واتە چەند ڕۆژێک بەردەوام بێ بەو ژمارە کۆچبەرەوە دوای چەند کاتژمێرێک بڵین کە بەڕێکەوتون لە بەندەری لیبیاوە ماتۆری یەختەکەیان کێشەی هەبووە لەو کاتەوە هەندێک لە کۆچبەرەکە ویستیانە بگەڕێنەوە بۆ وڵاتی لیبیا لە برینیان توانیەوە بەردەوام بەڵام کاپتنی یەختەکە ڕێیان جیاواز بووە و توانە نەخێر بەردەوام دەبین ئەوان نزیکەی 4 تا 5 ڕۆژ بەردەوام بوون تاکو ڕۆژی سیانزەی ئەم مانگا واتە هەتاکو پێرە لەو کاتەوە هێزی دەریانی یۆنان و هەروەها هێزی فرۆنتێکس کۆچبەرەکانیان بینی و یەختەکان بینیەوە لە ئاوی نێودەوڵەتی نێوان ئاوی یۆنان و ئیتالیا کۆچبەرەکان باس دەکەن کە سەرەتا داوای هاوکاریان نەکردووە بەڵکو ویستیانە ئەوان بەردەوام بوون بەرە وڵاتی ئیتالیا هێزی دەریانی یۆنان دەڵێت ئێمە پەیوەندیمان بە کارتەکەش کردو هەروەها پەیوەندی هەندێک لە کۆچبەرەکان کردووە کە ئایا پێویستە بە هاوکاری یا ڕزگاری بکەین کارتەکە وەڵامی داوەتەوە کە ئەوانیان ڕزگارە بکرێن بەڵکو دەیانەوێت بەردەوام بەرەو وڵاتی ئیتالیا ئەمە جێگەی گومانە هەر لە سەرەتاوە دوو یەختی دوو باخیرەی بارهاڵگر هەر لە هەمان کاتە لە ڕۆژی سیانزەی ئەم مانگەدا نزیکی کۆچبەرەکان بوونەتەوە یەکێکیان خواردنی و پێداویستیان داوە بە کۆچبەرەکان یەکی دیکەش داوای لێکردوون کە ڕزگاریان بکەن بەڵام دیسان کۆچبەرەکان ئەویان ڕەت کردوێتەوە و ویستیانە بەردەوام بوون تاوەکو بگەنە وڵاتی ئیتالیا دەتوانم بڵێم لە ڕۆژی سیانزەی مانگە لە کاتژمێر 3 نێوڕەوە لەو کاتەوەتەوە هێزی دەریانیۆنان چاودێری یەختەکە دەکات بەڵام ڕزگاریان ناکات کە ئێرە لێرە جێگەی گومان دروست دەکات تاوەکو کاتژمێر بەرەبەیانی 2.5 بۆ 3 بەرەبەیانی چواردەی ئەم مانگە یەختەکە بەهۆی ژمارەی زۆری کۆچبەرەکە واتە بەهۆی قورسایەکی زۆرەوە ماتۆر یەختەکە لە کار دەکەوێت لەو کاتەدا زۆربەی کۆچبەرەکان لە ترسی گیانی خۆیان دەترسن و هاوار دەکەن و دەچنە لایەکی یەختەکە واتە قورسایی تەوازنی یەختەکە دەگۆڕدرێت و دەچنە لایەکی یەختەکە و بە هەمویان پێکەوە لە ناکەوتدا یەختەکە وەردەگەڕێت و هەمووی دەکەنەوە ژێر دەریاوە لەو کاتەدا بە پەلام هێزی دەریانی یۆنان و هەروەها چەند باخیرێک کە نزیکی ڕووداوەکە دەبن دەچنە شوێنی ڕووداوەکە دەتوانن 104 کۆچبەر ڕزگار بکەن هەروەها تەرمی 79 کۆچبەریشیان دۆزیەوەتەوە سەبارەت بە ئاماری گشتی کە چەند لەنێو یەختەکەدا بوون بەڕاستی ئەوە نادیارە چونکە کۆچبەرەکانی خۆشیان ئەو شارەزای نییە کە بە تاکیدی چەند کۆچبەر لە ناو یەختەکەدا بوون بەڵام ئەمڕۆ من قسەم کرد لەگەڵ یەکێک لە ڕزگاربووەکان پێی گوتین کە ئافرەت و منداڵیان زۆر لەگەڵدا بووە زۆربەیە لە ناو ژووری یەختەکەدا بوون نیان توانی لەو کاتێک کە یەختەکە وەرگەڕەوە بێنێت دەرەوە خۆیان ڕزگار بکەن بۆیە ئەو کەسانی کە تاکو سەر ڕزگارکەن کە وتم 104 کۆچبەر ڕزگار هەموویان پیاون هیچ ئافرەتێک و منداڵێکیان لەگەڵدا نییە بەڵکو هەموو ئەوان کە ئافرەت و منداڵ بوون لەگەڵ یەختەکە ژێر ئاکەوتون کەسیان تاکوستا نادیار واتە لە ژیاندا کەسیان بێگومان نەماون بەڵام تەرمەکانیشیان نەدوزراونەتەوە باشە بەڕێز پشتیوان چارەنووسی ئەو ڕزگارکراوانەی کە لە نەخۆشخانن چیان بەسەردێ هیچ زانیاریەک تێ لە سەریان
گوێت لە من بوو بەڕێز پشتیوان؟ بەڕێز پشتیوان ئەگەر گوێت لە دەنگی منە ئەمانەوەی پێمان بڵێ ئەگەر زانیاریت هەیە چارەنووسی ڕزگارکراوەکان کە ئێستا لە یەکێک لە نەخۆشخانەکانی یۆنانن چیان بەسەردێ ئەوان لە نزیکەوە ئاگاداریت؟ ئەو کۆچبەرانە تاکو ئێستا لە کۆڵۆنیان لەگەڵ دەکرێت بزانێن تاوکو کێن قاچاقچەکان واتن کێن کاپتن یەختەکەدا باز لەوە دەکرێت کە حەوت کاپتن هەن بەڵام تاکو ئێستا هیچ کەسێک دەستنیشان نەکراوە وەکو کاپتنی ناو یەختەکەواتە وەکو قاچاقچی لێ کۆڵۆنیان لەگەڵ دەکرێت کۆچبەرەکان تاوکو 3 ڕۆژی داهاتووە تا بورن تا 72 ساعتی دیکە هێزی دەریانی یۆنان بە دوای کۆچبەری دیکە دەگەڕێت واتە ئەگەر تەرمی دیکە دۆزرایەوە ئەوە داهێنێتە دەرەوە بەڵام لە دوای 72 کۆچبەری دیکە گەڕان بە دوای کۆچبەری دیکە ڕادەوەستێت حکومەتی یۆنان دوای لێکۆڵینەکان کە تەواو دەکات لەگەڵ کۆچبەرەکان دەستنیشان دەکرێن ئەو کەسانی کە وەکو کاپتن یەختەکە دەبوون ئەوەنە ڕەوانەی دادگا دەکرێن ئەوانی دیکەش ڕەوانەی کەمپی ئازاد دەکرێن و ئیدی دەبێت داوای مافی بەنابەری لەم وڵاتە بکەن. باشە کاک پشتیوان ئەو کەسێن کو divê یەختێدا بوونە پڕانی خەڵکێ کیڤە بوونە ناسنامەوەن دیارە ئەڤێن مرنە ئەڤێن هاتنە ڕزگارکردن ئەو کەسانی کە ڕزگارکراون باس بکرد 104 کەس ڕزگارکراون کە 47 کەسیان هاوڵاتی سووریان 43 کەسیان هاوڵاتی مسرن 12 کەسیان پاکستانین 2 کەسیشان فەڵەستینی سەبارەت بە ئەوانی کە تەرمەکان کە دۆزراونەتەوە 78 تەرم دۆزراونەتەوە یەکێک لە تەرمەکان تەنها ئافرەتێکە و لەگەڵ منداڵێکی خۆرتە من 18 ساڵە تاکو ئێستا لێکۆڵینەکان بەردەوامن بەڵام وەکو باسم کرد تاکو 72 کاتژمێری دیکە دەگەڕێن بە دوای کۆچبەری دیکە ئەگەر بەسی و یاخود ئەگەر تەرمەکەی دۆزنەوە دەیان هێنە دەرەوەی دەریاوە. باشە پشتیوان جااف گەلێک سپاس هێژای پشتیوان ژە ئەسینە.